خۆشەویستان بۆ ئەمساڵ 2020 وادە بڵێن ڕابردوو لە بەرەوەی 2020 کاین توانیومانە 536 هاوڵاتی دەستگیر بکەین وا باشە بڵێن سەرپێچیکار 536 سەرپێچیکار دەستگیر بکەین و ڕوبەڕووی یاسا بکەینەوە. دیارە جۆری سەرپێچەکانان بەم شێوەیە بووە. 135 هاوڵاتی لەسەر ڕاوی باڵندەی کێوی، 10 هاوڵاتی لەسەر ڕاوی ئاژەڵی کێوی، 139 هاوڵاتی لەسەر ڕاوی ماسی و 12 هاوڵاتی لەسەر ڕەژوو واتە غەڵوسکردن و 137 هاوڵاتی لەسەر زیادڕەوی و 75 هاوڵاتی لەسەر بڕینی داری دارستانەکان و 28 هاوڵاتی لەسەر ئەو ئاگرانەی کە لە کەژوچێوەکان ئەکەونەوە. خۆشەویستان لە کاتی ئەم ئەرکانەی ئێمە واتە لە ساڵی 2020 ئێمە توانیمانە دەست بگرین بەسەر ئەم کەرەستانەیە. چەکی جۆری تاپەر 52 دانە، چەکی جۆری کلاشکۆف 8 دانە و فیشەکی کلاشکۆف 125 دانە زایدان، 6 مەخزەنی کلاشکۆف و چەکی دەماچە 1 دانە و 15 فیشەکی دەماچە و ژێرسێ 1 دانە و 8 فیشەکی ژێرسێ و چەکی بادی 3 دانە و ئەو کەرەستانی کە دەستیان بەسەردا گیراوە بریتی بووە لە باڵندەی کێوی ئازادکرا و 294 باڵندە کە ئەم باڵندانە دەستی بەسەردا گیراوە لە ڕاوچەکان سەندراوەتەوە. جاری کە ئێمە گەڕانومانەتەوە بۆ سروشت و ژینگە و باڵندەی ڕاوکرا و 67 دانە و ئاژەڵی کێوی 3 دانە کە ئەم ئاژەڵانە ئێمە جاری کە چوونە لە سروشتی ژینگەی کەژوچێوەکانی خۆیان جاری کە ئازادمان کردەوە بۆی بگەڕێتەوە بۆ ئەو سروشت و ژینگەی کە خۆی تایە بۆ و ئاژەڵی ڕاوکرا و 5 دانە و تۆڕ 574 دانە واتە ئەو کەرەستانی کە دەستی بەسەردا گیراوە بریتی بۆ لەمانە بەلەمی جۆرا و جۆر 24 دانە زایدەن 3 کەڵک و شەدا و 6 دانە و قولاب 73 دانە و 145 دانە تەڵی ڕاوکردن 10 دانە دووربین 5 دانە واتە ئەم کەرستانە کە ئامارەکە لای ئێوە بەڕێزەیە سەرجەم ئەم ئامارانە دەستیان ئەم کەرستانە دەستیان بەسەردا گیراوە حەزم نەکرد زیاتر بچمە وردەکاری و تەفسیل بۆی پرسیاری ئێوەی خۆشەویستی بەڕێز بدەمەوە هەر پرسیارێکتانە بوو بفەرمونون. دیارە ئەوەی ئەم برا بەڕێز و خۆشەویستە پرسیارەکە باسی پڵنگەکە بەڵێ لە سنووری بەڕێوەبرادی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی ئێمە پڵنگمانەیە. ئەم پڵنگە لە ناو هاوڵاتیانە پێ ئەوترێت جاگوار، بەڵام لە ئەسڵا خۆی ئەم پڵنگە قەفقازی و فارسیە. بەنسبەتی شێرەکە ئێمە بە داداچوونێکی زۆرمان کردووە بە تەواوی دڵنیا نەبووین ئایا ئەم شێرە بوونی هەبوو لە کەژوچێوەکان وتیان بینراوە لە چۆچۆ ئێمە بە بەردەوام مەپرسەکانمان لەو سنوورانەی کە وتیانە بینراوە هاوڵاتیان ئاگادارمانیان کردو ئێمە مەپرسەمان بە وردی زۆر بەچری بە دواداچوونمان کردوێتەوە. وەکو ئێستا هیچێکێ لە مەپرسەکانی ئێمە کە ئێمە وەکو بەڕێوەبرادی پۆلیسی دارستان لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەنددارەکانە تەنسیقێکی زۆر بتەومان هەیە بە تایبەت لەگەڵ لایەنی فڕۆکەوانی هەتا وەکو ئێستاکە هیچێکێ لە مەپرسەکانی ئێمە نەبینیوە. بێگومان ئێمە وەکو بەڕێوەبرادی پۆلیسی دارستان بە ئەرکی خۆمان ێزانین هەر دەستدرێژێ بکرێتە سەر ژینگە ئایا بڕینی داری دارستانەکان بە یاسوتانن بێ. ئێمە بە بەردەوام لە ڕێگەی ئێوەی خۆشەویستەوە لە سەرجەم کەناڵە بینرا و بیستراوەکان و ڕۆژنامەکان ئێمە ڕێنماییمان داوەتە هاوڵاتیان جگە لە کەناڵە بینرا و بیستراوەکان ئێمە توانیمانە لە ڕێگەی گوندنشینەکان ئەنجومەنی گوندەکان لە ڕێگەی سەرجەم بەش و بنکەکانی خۆمان وەشیاری و هاوڵاتی بدەینە هاوڵاتیانی خۆشەویست کە پابەند بە ڕێنماییەکانی پۆلیسی دارستانەوە. ئەمەی چای گۆژەکە بەڕێز ئاماژەی پێیەکەی دیارە بە دواداچوونەکانی ئێمە لە ڕێگەی خواردنی نەرگەلە یاخۆ جگەرە یاخۆ دەرێکی لەمانە فرەدراوە بە داداچوونێکی وردمان کردووە نەکەر ئێمە بەڕێوەبرادی پۆلیسی دارستان سەرجەم ڕێکخراوەکان لایەنە پەیوەنددارەکان بە داداچوونیان کردووە. دیارە ئێمەش سکاڵامان لەسەر ئەوە بۆ و کەسەکانش دەستگیر کراون ڕوبەڕووی یاساکراون و سەرجەم ئەو شوێنانی کە ئاگرەکانەکەوێتەوە و دیارە ئێمە بە داداچوونەکەین لە هەموو کات و سادەکانە دژی ئەو کەسانین کەوا سەرپێچی لە ڕێنماییەکانی پۆلیسی دارستانەکەن. جا سەرپێچەکە مەرج نییە تۆ فرەدانی جگەرەیەکی نەخوشاوە بێ لە ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان بە یاخود بڕینی داری دارستانەکان بێ، بەڵێ بە دواداچوونمان کردووە و ئەو کەسانەش ئێمە دەستگیرەکەین ڕوبەڕووی یاسایەکەینەوە. وەکو تۆی بەڕێز و سەرجەم خۆشەویستانە زانن ئێمە لایەنی جێبەجێکارین. ئەوەی لە ئەستۆی ئێمە سەرپێچیکار دەستگیر بکەن و ڕوبەڕووی یاساکەنەوە یاسا ئیجراعاتی لەگەڵاکە. دیارە هەروەکو ئاماژەم پێدا بۆ برای بەڕێزم ئێمە دیارە لایەنی جێبەجێکارین سەرپێچیکار دەستگیرەکەن ڕوبەڕووی یاساکەینەوە بۆ ئەوەی ئیجراعاتی یاسایی لەگەڵا کرێ سەبارەت بە ئاگرەکە. بۆ پرسیاری دووەمت مەشتەلی سەرچرار دیارە ئێمە ئەو ئاژەڵانەی کە ئەبینین ئاژەڵەکانی سنووری خۆمانە. دیارە پێشتر بەڕێوەبەراتیەک هەبوو کۆمپانیایەکە بوو کە لە بەلجیکا و لە شوێنانەوە لامەی هێنا ئاسکی هێنا کەڵەچێوی هێنا و باڵندەکانش هێنا. دیارە ئەمە لەلایەنی حکومەتی هەرێمەوە ڕێگە پێدراو بوو شتێکی زۆر باش بوو لەبەر ئەوەی تۆی بەڕێزەرێکە لەو خۆشەویستانە کە ئەیانەی بۆ ناو باخەکەیان ئەڵێن ئاسکێکمانەوەی کەڵەچێویەکمانەوەی ئەوە زەرەر ناگەینێتە سروشت و ژینگەی ئێمە بڕۆن لەم سروشت و ژینگەی ئێمە ڕاوی کەڵەچێویەکان یاخود بزنەی چێویەکان ئاژەڵەکان بکەن.
دیارە ئەو کەس ئەو ئاژەڵانەی کە فێری دەسەخۆری بوون و لە دەرەوە هاتوونە ئێمە بە هیچ شێوەیە ڕێنماییەکمان نییە کە بتوانین ئەو کەسانە دەستگیرکەین یاخود ئیجااتیان لەگەڵا بکەین. دیارە ئەوانەی کە بەڕێز ئاماژەی پێدەی هەمووی هیچی سنووری ئێمە نییە، ئایا پڵنگێکە یا گورگێکە یا کەڵەچێویەکە ئەمانە دیارە هەمووی هاوردەی دەرەوە یەکراوە هیچی هینی کەژوچێوەکانی ئێمە نییە. و لە هەر شوێنێکش ئێمە بزانین کەڵەچێویەکە ئاسکێکە یاخود هەرێکە گورگێکە هی سنووری بەڕێوەبەراتی ئێمە هی کەژوچێوەکانی ئێمە دیارە ئێمە سەرپێچکار دەستگیرەکەن و ڕوبەڕووی یاساکەینەوە. تاپڕێکە یاخود هەرێکە لە چەکەکانە کە ئێمە ئاماژەمان پێدا یاخود تۆڕەکانە ئەمانە دەستی بەسەر داگرێ و مسادەراکرێەوە لەلایەن دادوەرە بەڕێزەکانەوە ئیجراعاتی لەگەڵاکرێەوە ئەو کەسانەی کەوا سەرپێچەکان ئەنجام داوە بۆ نمونە هاوڵاتێکی خۆشەویست ڕاوی کەڵەچێویەکی کردووە. غەرامەی ئەم کەڵەچێویست جگە لە غەرامە یاساییەکەی کە بەندکردن ئەیگرێتەوە دادوەرە بەڕێزەکان بڕیاری لەسەردەن غەرامە مادیەکەی 10 ملیۆن دینارە دیارە باڵندەکەویەکان سەرجەم باڵندەکان لە خشۆکەکانەوە دەست پێەکە لە 100,000ەوە بۆ 10 ملیۆن ئەمە بە پێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 کە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەم ڕێنمایان دەرکردو. ئێمە بەپێی ئەم ڕێنمایانە لە کاتێکا تۆی بەڕێز بزنەکێویەکە ڕاو کردو ئەگەر بێت و دوو کاری لە زگابێ غەرامەی بزنەکە 10 ملیۆن دینار و غەرامەی هەرێکە لە کارەکان 10 ملیۆن واتە تۆ غەرامەی مادی 30 ملیۆن دینارەکرێی و بەندکردنی یاسایش دادوەرە بەڕێزەکان بەندکردن بڕیاری لەسەردەدەن. دیارە ئێمە ئەگەر ئاماژە بە ڕێژەی بەرزبوون و زیادبوونی سەرپێچەکان بدەین ئایا چەند کەس دەستگیر کراوە لەم ساڵ؟ ئەوە وەکو پێشتر ئاماژەمان پێدا 536 هاوڵاتی دەستگیر کراوە لەم ساڵە، بەڵام جۆری سەرپێچەکان جیاوازە. بۆ نمونە ڕاوکرد دیارە ڕێژەی ئاگرەکان لەم ساڵە کەمی کردووە لەگەڵ پارساڵە. بەداخەوە لە ساڵی 2019 هاوڵاتێکی زۆر دەستگیر کرابوو لەسەر کەوتنەوەی ئاگر لە کەژوچێوەکان و زەرەرزیانێکی چەندین دوێنمان پێ بەرکەوت بوو لە دار و لە پوش و پاوان و لە ڕز و باقی هاوڵاتیان. بەڵام بۆ ئەم ساڵ شکر بۆخوا کەمی کردبوو لە چاو پارساڵە، لە چاو ساڵی 2019 لەگەڵ 20 فەرقی کردبوو و ئامارەکانش بەرز و نزمیەکەوێتە بینەوە. بەڵام ئەوەی مای خۆشحاڵی بۆ ئەم ساڵ ئاژەڵەکان ڕووی لە زیادبوون کردو. ئێمە تەنیا لە سنووری قەرەداغ کە چەند ڕۆژە پێش ئێستا ئێمە بەهۆی کەڵارزەوە چوونەوە سنوورە زیاتر لە 300 کەڵ لە هەموو دابەزینێک بۆ ئاو خواردن و سەرکەوتن 70 بۆ 80 بزن و کەڵ بە یەکەوەدا ئابەزین واتە ئاژەڵ لە سنوورەکانە زیادی کردووە، بە تایبەت لە سنووری دەربەندیخان و لە سنووری قەرەداغ بزنەکێویەکان و کەڵەچێویەکان زیادیان کردووە. دیارە هۆکاری زیادبوونی ئاژەڵ و باڵندەکان ئەگەڕێتەوە بۆ جوود و ماندووبوونی ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستان و لەبیرمان نەچێ هاوڵاتیانی خۆشەویستیەکی هێزگار زۆریان بۆ سروشت و ژینگەیە لە هەر سنوورێ لە هەر گوندێ لە هەر شوێنێکا کە سەرپێچیەک بەدیەکەن ئاگاداری مەفرزەکانی ئێمە لێکەن و ئێمەش سەرپێچکار دەستگیرێکن و ڕوبەڕووی یاسایەکەینەوە. نەخێر هیچ کارێ بەدەر لە چاوی ئێمە ئەنجام نادرێت. ئێمە وەکولانی جێبەجێکارە وەکو ئێوەی خۆشەویست وە سەرجەم بینەران و بیسەراش ئەزانن ئێمە لایانی جێبەجێکارین، ئێمە ڕێنمایی سەروی خۆمان جێبەجێەکەین. ئەو بیرە سوودانی کە بەڕێز ئاماژەت پێدا لە سنووری مێرگەپان و لە سنووری پیرەمەگرون دیارە ئێمە لە هەر هیچە لە سنوورەکان و لە هەموو شوێنەکان ئێمە لیژنەمانەیە. دیارە لیژنەکان هاوبەشە لەلایەن قایمقامێتەوە، لەلایەن بەڕێز پارێزگاری سلێمانیەوە، لەلایەن سەرجەمێکی ئیداریەکانەوە. ئەم لیژنانەی ئێمە لە کاتێکە ئاگادارەکەنەوە بۆ نمونە لە سنووری پیرەمەگرون هاوڵاتیەکی هێزگار زۆر پێویستی بە ئاوە، دیارە لەلایەن بەڕێز پارێزگاری سلێمانیەوە بە ئەرکێکی پیرۆزیان زانیوە کە بۆ ماوەی 15 ڕۆژە بۆ ماوەی 20 ڕۆژە بتوانن هاوڵاتیان کە بێ ئاو نەبن و لەو سنوورانە بیر لێدەن کە بەپی ڕێنماییەکان ئاگاداریان کراوەتەوە. دیارە ئەو کەسانی کە پابەند نەبوو لە چوارچێوەی ڕێنماییەکان دەرچووە بۆ نمونە لە سنووری ماڵەکەی خۆی نەبووە کە وەکو پێویست بێت یاخود لەسەر شۆستەکان بۆ دیارە ئەو کەسانە ئێمە دەستگیریان نەمان کردو ڕوبەڕووی یاساییان مان کردو بۆ ئیجراعاتی یاساییان لەگەڵ ئەنجام دەدرێت.